مامۆستا ئەگەر باس لە ناوی ئاکرێ بکەین یان لە مێژوودا بۆ ناوی ئاکرێ بگەڕێین مێژوو دەمانباتەوە چ قۆناغێک چ سەردەمێک بەێ ئاکرێ بەس نۆڤەکتنی نییە ئاکرێ 12 نۆڤی هەیە 12 نۆڤ هەنا ئاگری حەیال عقر عقر الحەمیدیە عقر شوش کچک ئستانبول مرج بلاد المرج مرجا قربائیل عقرە ئاکرێ ئەوە 12 نۆڤ یەت ئاکرێنە سەردەمێ ئاگری بوو دەستپێک و مرۆڤەتیە زڤڕیتەوە بەریک و تو بێژی ئاین بێن بەریک و ئاینت ئاکرێ دەست پێ بکەن بەریک و ئەف ئاینێت ئەسمانی لەسەر هەڵ بدەن خەلکی ئاکرێ یەگرێدۆی بوو ئاگریڤە لوی سەردەمی پەرستنەوە ئاگری تکرد پەرتووکێک ژێدەرێک بەردەستێمە هەیە دەبێژیتن دۆستنایی دەبێژیتن ئەسی هاتیمە باژێرێکی گوتەوی باژێری ماڵا ئاگری بەس ئەف ماڵا ئاگری بەحسی ئاکرێ بیە چونکی ئەسڵێ ئاکرێ یل ئاگری هاتی البورینۆ زەمەنی البورینۆ دەمی یە هاتیە گۆڕان ئاگری یە بووە ئاکرێ بەڵێ و ئاکرێ هەتکەڤندا میترۆیت هەبین الدیوازرا دەشتی بینە پشتینگی جیێت هاتین پشتینگی مەسیحیەت هاتی و پشتینگی ئیسلام بسڵمانێت هاتین والڤا ئەو نۆڤێت کو من بوتە دەست پێکێ بەحەز کرین لە هەر سەرزەمانێکی نۆڤێ خۆی هەبووی لەوڕۆ ئاکرێ 12 نۆڤێت هەبووین هەتا دیماهیە ئاکرێ خەلکەوێ ئاکرێ ڕەسەند بێژنێ ئاکرێ بەڵێ ئەگەر بمانێ وەڵامێکمان دەست بکەوێت دەربارەی پێکهاتەی ئاکرێ بەڵێ ئاکرێ لە چی پێکهاتووە بەڵێ ئاکرێ مێژووە ئاکرێ دیڕووک و ئاکرێ گەلەکە کەڤنە هەندێک ژێدەر ئەوێت کول بەردەستێمە هەین کتێبێک سلسلەک و عەلمی هەیە یا شەفیق مەهدیە ساڵە 1986 بەغدا دەرکەفتی دەبێژیتن شەرق الأوسط ميدل إيست هەمی بەحر بوو نۆڤێ وێ بەحرێت گوتێ دەریا بوو نۆڤێ وێ دەریایەت گوتێ تیپس بێژیت وەختێ ئەف تیپسە کەس بووی کەم بووی کەت بووی چک بووی یعنی نەمای حەشک بووی یەکەم دەڤەر سەرێخ و هەلدۆی لێ دەرکەفتی باژەڕی ئاکرێ بوو جا ئاکرێ پێکهاتێت وێ وەکی دبێژن زورە یعنی ئەگەر تو بێی ناحیە جیولۆجی ئاکرێ گەلک مەواردێت هەین ئەگەر تو بێی ناحیە ئینسانەتی ئاکرێ باژەڕێ پێکڤە ژیانێ بووە ئەگەر تو بێی بوارێ گەشت و گوزارێدا ئاکرێ باژەڕێک سروشتەوێ سروشتێکی جوانە کەشوەواکێ جوانە هەی سەقواکێ پاکژێ هەی ئەگەر تو بێیت ناحیە شینوارەدا ئاکرێ نزیکی 700 جێت شینواری لێ هەنە بەلێ ئاکرێ وەکی بەرەبوومیش ئاکرێ زۆرە دەوڵەمەندە برنجێ خۆ دەوڵەمەندە گشتوکاڵی خۆ دەوڵەمەندە ژیرە خۆ دەوڵەمەندە هەنارێەوە دەوڵەمەندە تری ئاکرێ دەوڵەمەندە تەحینە ئاکرێ دەوڵە یعنی ئاکرێ نێرگزە ئاکرێ جوانترین دیاریە تێتە پێشکەشکردن نێرگزە نێرگزە ئاکرێ یعنی ئاکرێ ئەوە هەمی وەکی دبێژن یا پێکڤە گرێدایە بەس یۆ هەمیۆ گرنگترێ ژیانە پێکڤە ئاینی بووە ژیانە پێکڤە ئاینی جی مەسیحی بسڵمان ئەف تەخواڵەتە یاکوت بێژن ئەف پەیوەندیەت یەت کومەڵاتی پێکڤە یەت جڤاکی گەلک جوان بینە و هەمیش دۆبەشکری بینە مەسەلەن ئەگەر ئەم بین ساڵە دیمەنێ پشخوو بکەین دەبینین کەنیسە کۆلندۆف سەرێمە ئەو جێ مەسیحیا بوو فەلەل وێرێ بوون گوتێ شقیفکە هەگەر تو بچیە خۆرێدرە هەنێ دبژنێ کۆسکەرەوە ئەو جێ جهیا بوو وەرە خۆرێ vێجۆ ئامۆزن جێهێ بسڵمانە بوو و ئەف گەڕەکەش یعنی نۆڤێت خۆیەتێ نەڤە چوستەیە ئەڤە گۆڕەڤۆیە ئەڤە مەزینگوت بەرمەدا قۆپێکیۆنە ئاکرێش الڤۆ گەڕەکۆ یۆنۆسیۆرە و چوو گەڕەکێ دیکە ئاکرێۆنی يعني حسابك يبقى اوكرانيا ناس نوما بو اوكري افهم